رادیۆی دەنجی گەلە. گفتوگۆی ڕووداوەکان، ڕوودا و پێشهاتەکان گفتوگۆ دەکات. گفتوگۆی ڕووداوەکان بەرنامەیەکی سیاسیە هەموو ڕۆژانی چوارشەممە کاتژمێر 11 پێشنیوەڕۆ پێشکەش دەکرێت. گفتوگۆی ڕووداوەکان هەفتانە لەسەر ڕوودا و پێشهاتەکان گفتوگۆ دەکات. سڵاو، گەر لە کوردستانن نیوەڕۆتان باش، گەر لە ئەوروپان ڕۆژتان باش، ئەگەر لە شاخیشن ئازاتیتان باش. دووبارە لەگەڵمان بن بۆ بەرنامەیەکی دیکەی گفتگۆی ڕووداوەکان تەوەری ئەمڕۆمان و تێ ڕێبەر ئاپۆ، پەیامی ڕێبەر ئاپۆ و چالاکیەکەی ئەنقەرە و دۆخی ڕۆژەڵاتی ناوینە لە نێویاندا ئاڵۆزەکانی نێوان ئیسرائیل و ئێران و هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی هەرێمی کوردستان. بۆ ئەو مەبەستەش بەڕێز حەسەن جوودی میوانمان دەبێت. پێش چوونە لای میوانی بەڕێز دوو دۆسێمان حازر کردووە لەسەر پەیامی ڕێبەر ئاپۆ و چالاکیەکەی ئەنقەرە. لەگەڵمان بن. سەرەتا بە پەیامی ڕێبەر ئاپۆ دەست پێ دەکەین. دوای 44 مانگ لە گۆشەگیری ڕۆژی 23 ئەم مانگە عومەر ئۆجەلان برازای ڕێبەر ئاپۆ و پەرلەمانتاری دەم پارتی توانی بچێتە ئیمراڵی و دیدار لەگەڵ ڕێبەر ئاپۆ ئەنجام بدات. ڕێبەر ئاپۆ پەیامێکی گرنگ و مێژووی بڵاو کردەوە و ڕایگەیاند گۆشەگیری درێژەی هەیە. ئەگەر هەلومەرج بڕەخسێندرێت، من ئەو هێزە تیۆری و پراکتیکیەم هەیە کە ئەم قۆناغە لە بواری زەمینیەوە لە بواری زەمینەی شەڕەوە بگوازمەوە بۆ بواری یاسایی و سیاسی. عومەر ئۆجەلان لە پڕی خۆی لە تۆڕی ئێکس پەیامەکەی گرنگی بڵاو کردەوە و ڕایگەیاند ڕۆژی 23 تشرینی یەکەمی 2024 دوای چەندین ساڵ وەک خانەوادە دیدارمان لەگەڵ بەڕێز ئۆجەلان ئەنجامدا. ئەم دیدارە ئاسایی و یاسایی خانەوادە دەبێت لە هەموو هەل و مەرجێکدا بەردەوام بێت. لە دوای ئەو دیدارە مێژووی و گرنگە هەمووان چاویان چووە سەر پەیامی ڕێبەر ئاپۆ. دواتر عومەر ئۆجەلان پەیامێکی کورتی ڕێبەر ئاپۆی بڵاو کردەوە و ڕایگەیان ڕێبەر ئاپۆ لە دیدارەکەدا پێشهاتە سیاسیەکان و دۆخی ئێسای هەڵسەنگاند و ڕایگەیان گۆشەگیری بەردەوامە. ئەگەر هەلو مەرج بڕەخسێندرێت، من ئەو هێزە تیۆری و پراکتیکیەم هەیە کە ئەم قۆناغە لە بوار و زەمینەی شەڕەوە بگوازمەوە بۆ بواری یاسایی و سیاسی. هەر لە پەیامەکەیدا عومەر ئۆجەلان ڕایشی گەیاند کە دۆخی تەندروستی ڕێبەر ئاپۆ باش بووە و سڵاوی زۆری بۆ هەموو لایەک هەبووە. هەروەها لە دۆسی هەروەها تەوەری دووەمی بەرنامەکەمان لە پاڵ پەیامی ڕێبەر ئاپۆیە چالاکیە گیانبازیەکەی ئەنقەرە بوو. ڕۆژی 23 مانگ دوو گەریلای ئازادی چالاکی گیانبازیان ئەنجامدا. فەرماندەی بڕیارگەی ناوەندی پاراستنی گەل نەپەگە ڕایگەیاند چالاکیە گیانبازیەکە کە لە کاژمێر 30 خولەکی دوانیوەڕۆی ڕۆژی 23 تشرینی یەکەم لە ئەنقەرە لە بەرامبەر ناوەندی توساش ئەنجامدرا لەلایەن تیمێکی تایبەتی تابووری نەمرانەوە ئەنجامدرا. ئەم چالاکیە مێژوویە بە بڕیارداریەکی بەرز هونەرێکی داهێنەرانە و ڕۆحی فیدایی ئاپۆیی ئەنجامدرا. پاڵەوانەکانی ئەم چالاکیە مێژوویە هاوڕێیانمان ئاسیا عەلی، مینە سەڤژین، ئالچیچاک و ڕۆژگەر هێلین عەلی ئورەک بوون. ئەم چالاکیە کەماوەیەکی درێژ پێش ئێستا پیلانی بۆ دانرابوو بە شێوەیەکی سەرکەوتوانە جێبەجێکرا. هیچ پەیوەندیەکی بە ڕۆژەوی سیاسی ئەم مانگەی کۆتایی لە تورکیا کە باسی لێوە دەکرێت نییە. هەر لەو بارەیەوە ڕۆژنامەوان ئەگید سیروان لەبارەی ئەنجامی چالاکیە فیدایەکەی ئەنقەرەوە زانیاری نوێی ئاشکرا کرد و ڕایگەیاند دەوڵەتی تورکی داگیر کرد زانیاریەکان دەشارێتەوە و نزیکی پاش کاژمێر و نیوێک بەرخودان شەهیدان ئاسیا و ڕۆژگەر نزیکی 50 هێزی تایبەتی تورکیان کوشتووە لەو چالاکیە و نزیکەی 100 کەسی دیکەش بریندار بوون. ئێوە ئەگید سیروان. بەتایبەتی چالاکیەکەی هەردوو فیدایی تابووری نەمران ئاسیا عەلی و ڕۆژگەر هێلین سوپای تووکی داگیرکەر بەردەوام دەیهەوێت کە ڕاستی ئەم چالاکیە یا ئەنجامەکانی لە ڕایگشتی بشارێتەوە
بۆ لە ڕایگەشتیشێتەوە چونکە ئەنجامەکان زۆر لەوە باشتر یا بڵێن ئەنجامی زۆر گەورەتری بەدەست خستووەم چالاکی لەوەی کە ئەوان باسیەکەن یاوەی کە ئێمە بیری لە یەکەینەوە 50 سەرباز و هێز تایبەت و ئەو کەسانەی کە لەوێ وەک خەریکن ئەو بەرهەم بۆ دروستکردنی بڵێن مهندس ئەو بخوان پێڵم مهندس بەس ئەوانە مهندسن ئەو کەسانە کە خزمەت بە شەڕی داگیرکاریەکەن ئەوانە نزیک بە 50 کوژاویان هەن و لە هەمان کاتدا نزیک بە 100 برینداریان هەن لەم چالاکێدا بابەتە یەکێکە کەوتە زانیارێک وەک تازە دەستمان گەیشتووە ئەوەیە کە ئەم چالاکیە نزیک بە ساعتێک ساعت و نیوەک بەردەوامی کردووە ینی سەرتا باسیوان کە ئەم چالاکیە نیو ساعتی کێشەوە یا 40 دقیقەی کێشەوە بەڵام ئەمانە دوێنێ یا ئەم دوو ڕۆژەدا ئەوەی کە لە داخوێنەکانی لە دوانەکانی وەزیری کاری ناوخۆی تورکیا دیارە چالاکیە نزیک بە ساعت و نیوەکی کێشەوە ینی سەرەتا هەردوو گەیلاکە لەو تاکسیە پێیابندا بەزنەوە ئەچنە شوێنی چالاکیەکە لەوێ هەردووکیان نزیک بە نیو ساعت لەگەڵ سەربازانی دایکە یا پۆلیس و وەک هێز تایبەت کە لەوەیە خەریکی شەڕ و پێگەدان یا سینگە شەڕەکەن تێکەڵچوون دروزە بە لەوێ نزیک بە نیو ساعت پاشان گەیلا ئاسیا ئەکەوێتە ناو بیناکەوە لەوێ چالاکی فەدای ئەنجامەدات و دوای ئەم چالاکی فەدایش گەیلا ڕۆژگەر نزیک بە نیو ساعت دیسا لە ناوە لەگەڵ هێز تایبەت و هەموو ئەو هێزەی کە دەیهێنن بۆ ئەوەی کە ئەم چالاکیە هەردوو گەیلایە لەناو ببن لەگەڵ ئەمانە شەڕەکات یان نزیک بە ساعتێک ساعت و نیوەک هەردوو گەریلا وەک زانێرێک کە تازە بدەستمان گەیشتووە ئەمەیە کە نزیک بە ساعتێک ساعت و نیوەک لەوێ لە بەرامبەر هەموو هێزی سوپای تورکیا بڵێن دەوڵەتی تورکیا کە هێناوێتی بۆوێ خەریکی شەڕن زۆر زانیاری زیاتریش لە مەدیاکانی دەوڵەتی تورکیا بڵاو بنەوە هەرچەندە بە ئانقەز بڵاوی ناکەنەوە جاری وایە لە دەمیان دەرەکەوێت باسیەوەکەن کە لەوێ هەندێک هێز لەوێ ئەم شوێنیان پاراستەوە بڵین ئەو شوێنێکە پێڵێن تووساش کاتێک گەریلاکانە بینەوە ئەم هێزانە هەڵدێن یعنی لە ترسی گەریلاکان ناوێرن کە شەڕ بکەن دواتر بە هەندێک ئۆتۆمبیلی زرێ پۆش دێنەوە کە دەیان هەوێ بکەون ناو بیناکەوە بەم شێوەیە دەسوەردان لەم چالاکی بکەن بەس دیسا هێزەکانی گەیلانی هەردوو گەیلا فیدایەکە لەگەڵ ئەمانە شەڕەکەن ئەم زەنێرن هەر زۆر زیاتر دێنە بەردەستما وەکو وتم ینی بەڕاستی کاریگەری ئەم چالاکیە زۆرتر لەوەی کە باسیەکەن چونکە سوپای تورکی داگیرکەر شڵەژاوە چۆن شڵەژاوە ئەوە چەند ڕۆژێکە بێ سەروبەر بێ بڕانەوە بێەوەی کە ڕاوەستێ هێرشی ڕۆژاوی کوردستانەکە هێرشی باشووری کوردستانەکە ینی لەکوێ شتێکە بینێ هێر لە باکووری کوردستانی هێرشەکان بەردەوامن دیارە کە ئەو شتێکەوەوان باسیەکەن دوورە لە ڕاستی ئەم چالاکیەوە ئێمەش دەمان هەوێت کە زیاتر خۆم بگەین بەڕاستی ئەم چالاکیەوە هێشتا زانیاری نووتر یا نوێتر یا زیاتر دەگەنە بەردەستمان وە بە تایبەتی لە باکووری کوردستان بەرخۆدانێکی گەورە هەیە لە بەرامبەر ئەم هێرشانەی سوپای تورکیەوە وەک دەبزانین لە هەر لە بۆتان و لە هەرێمی باگۆکی مێردین بە تایبەتی شەڕ و پەیوەند لە لێوان هێزەکانی گەیلا و سوپای تورکی دایکێدا دروست دەبێ وە لێرە سوپای تورک دەیهەوێت کە بە هەندێک ئۆپەراسیۆن هێزەکانی گەیلا لە ناو بەد لەوێ شەڕێکی گران هەیە لە باکووری کوردستان و لە هەمان کاتدا لە هەرێمەکانی پاراستنی مەدیا دوای ئەم چالاکیەی هەردوو فیدای تابووری نەمران هەوڵدانی سوپای تورکی داگیرکەر بۆ داگیرکردنی خاکی باشووری کوردستان زۆرتر بۆ تۆ یان دەیان هەوێت کە برینەکانە دەرمان بکەن بەس ئێمە زانین بەم شێوە برینەکانە دەرمان نایە برینەکانە قوڵترە بێتەوە چونکە هەرچەندە دەیان هەوێت کە خۆیان نزیک بە گەیلا بکەنەوە خۆیان بکەونە ناو قوڵایی خاکی باشووری کوردستانەوە هێزەکانی گەیلا وەڵامی پێویستیان دەتەوە تایبەتی لە هەرێمی خواکورد ئەوە لە 27 ئەم مانگەوە ینی ئەم چەند ڕۆژەیە کە دەیان هەوێت کە نزیک خۆیان نزیک توێنلەکانی شەڕ بکەنەوە بەس لێرە هێزەکانی گەیلا لەم دوو سێ ڕۆژدا وەڵامی پێویستیان دەنەوە و شەڕێکی قورسێ بۆی کە دڵی خۆیان ڕاحەت بکەن دێن بە هەلیکۆپتەر و بە تیارێک شەڕ و بە کەشف دێنم هەرێمانە بردومانەکەن هیچ زەرێک و زیانێک بە هێزەکانی گەیلا نەگەیشتوەوەی دیکە ئێمە لێرە چاودێریمان کردووە. بینەرانی بیسەرانی دەنگی گەل ئێستاش دەچینە لای میوانی بەرنامە بەڕێز مامۆستا حەسەن جودی. مامۆستاگیان بەخێر بێی. ئەو کات هەیە وەش باشتر هەر بژین. زۆر سپاس کە ئەمڕۆ لەگەڵمانە مامۆستاگیان. من تەوەری بەرنامە بە پرسیارێک دەست پێکەم لەبارەی پەیامی ڕێبەر ئاپۆ. ئەم پەیامی ڕێبەر ئاپۆ بە تایبەت پاش ئەو ماوەیە و لەم کاتەیە گرنگی چییە بۆ گەلی کورد و بۆ ئازادی خوازان لە تەواویچیان و بۆ دۆخی ناوچەکەش خۆوەکە زانین کە ناوچەکە خۆی بە دۆخێکی زۆر ئەستیاردا دەڕات. بەڵێن سڵاو و ڕێز بۆ ئێوە و بۆ بیسەرانی ڕادیۆکەدان. سپاس مامۆستاگیان. ڕاستیە و بە پەیامەی کە لە ئیمرالیەوە لەلایەن ڕێبەر ئاپۆ
گەیشتە ڕایگەشتی و خودی دیدارەکەش هەرچەندە دیدارەکە دیدارێکە بڵێن لەلایەن برازای ڕێبەر ئاپۆوە ئەنجامدرا لەلایەن پارێزەرەکانیەوە نەبوو، بەڵام دیسانیش ئەم پەیامێکی زۆر گرنگە، زۆر مێژوویە، ینی زۆر کورتە بەڵام زۆر بەواتایە. لەگەڵ خۆیدا مرۆڤ دەتوانێت بڵێ پێواژۆیەکی نوێ دەستی پێکرد بۆ بەرخودان و بۆ زیاتر چالاکیکردن لە پێناو ئازادی جەستەیی ڕێبەر ئاپۆ. تەبان لە ناواخنی پەیامەکەدا هەرچەندە دووسێ دێر بوو، بەڵام ڕێبەر ئاپۆ بۆ هەر بە سروشتی خۆی هەمیشە پەیامەکانی کورتن و ئەو چەمک و دەستەواژانەی کە بەکاری دێنێ زۆر بە وردی و زۆر بە دەقیقی بەکاری دێنێ. بۆ نمونە لە نێو پەیامەکەدا دەڵێ گۆشەگیری بەردەوامە. تەبەن مەبەست لە گۆشەگیری بەردەوامە. گۆشەگیری بۆ خۆی چییە؟ گۆشەگیری ئەڵقەیەکە لەو ئەڵقانەی کە لە ئەڵقەکانی پیرانگێری نێودەوڵەتی کە لە 9 ئۆکتۆبەری 1998ەوە دەستی پێکرد، دوجار بە دەستگیرکردنی ڕێبەر ئاپۆ لەلایەن پیرانگێرانی نێودەوڵەتیەوە کە زیاتر لە 30 دەوڵەت تێدا بەشدار بوون. دوای ئەوە زیندانی قۆناغی زیندانی ئیمرالی دێت. لە زیندانی ئیمرالیشدا ئەو قۆناغی گۆشەگیری دێت کە 43 مانگ بەسەریەکەوە خایاندی. کە دەڵێ گۆشەگیری بەردەوامە واتە ئەو گۆشەگیری کە ئەڵقەیەکە لە ئاڵقەکانی پیرانگێری بەردەوامە. لە بەرامبەر ئەوەشدا پێویستە کە لە بەرامبەر ئەم گۆشەگیریێشدا لە بەرامبەر ئەم پیرانگێریێشدا پێویستە تێکۆشان و بەرخودان و بەرگری ڕەوا و چالاکی گەل و دۆستانی گەلی کورد بەردەوام بێ. ئەمە یەک. دوو، لە ئەو پەیامی ڕێبەر ئاپۆ لە کاتێکدا دەرچوو، کاتێک کە چەند بەرپرسێکی دەوڵەت و حکوومەتی ئاکەپە ماپە بانگەشەیەوەیان کرد کە دەیانەوێت ینی ئەم پرسە چارەسەر بکەن. تەوانەوان بە پرسی تیرۆری ناوزەت دەکەن، بەڵام لە بنچینەدا پرسەکە پرسی ماف و ئازادی گەلی کوردە، پرسەکە پرسی ینی دۆزی بوونی گەلی کوردە. کاتێک لە بەرامبەر ئەوە بانگەشەیەوە دەکەن کە دەیانەوێت ئەم پرسە چارەسەر بکەن، ڕێبەر ئاپۆ زۆر بەڕوونی باسی لەوە کرد کە هەم ڕێبەر ئاپۆ هەم گەلی کورد هەم بزوتنەوەی ئازادی تەبگەری ئازادی هێزی تیۆری و هێزی کردەیی یان پراکتیکی هەیە کە ئەم دۆخی تونند و تویژیە، ئەم دۆخی پێکدادانەی کە هەیە وەرچەرخێنێتە دۆخێکی حقوقی و سیاسی. ئەمە بەو مانایەکە گەلی کورد کە دەڵێ هێزی تیۆری و پراکتیکی ینی هێزی ینی پرۆژەی هەیە، ستراتیژی بۆ ئاشتی هەیە، پرۆژەی هەیە بۆ ئاشتی بۆ چارەسەری پرسی کورد پرۆژەی هەیە، ئەم لە ڕووی تیۆری و زێنیەوە ئامادەجی هەیە بۆ ئاشتی و چارەسەری، هەمیش لە ڕووی کردداریەوە ئامادەن هەنگاو لە پێناوی چارەسەری و ئاشتیە برێن. بەڵام کاتێک کە دەرفەت بڕەخسێندرێ، دەرفەت ینی چی؟ مەسەن دەرفەت لە پێش گەلی کورد و لە پێش ڕێبەر ئاپۆدا بڕەخسێندرێ ینی چی؟ ینی بەر لە هەموو شتێک پێویستە گۆشەگیری نەمێنێ. دوو، پێویستە ڕێبەر ئاپۆ بە جەستەیی ئازاد ببێ بۆ ئەوەی بتوانێ هەم ژیان و تەندروستی ڕێبەر ئاپۆ پارێزراو بێ، هەمیش توانستی ئەوەی هەبێت کە بە ئازادانە کار بۆ ئاشتی و بۆ چارەسەری بکات. ئەگەر ئەو کە دەڵێن دەرفەت ڕەخساندن ئەمەیە، ئەگەر ڕێبەر ئاپۆ ئازاد نەبێ، بە جەستەیی ئازاد نەکرێت، ئەو کاتە ناتوانرێت تو باز لەوەکەی کە پێواژۆیەکە یان قۆناغێکێ بۆ پرۆسەی ئاشتی و چارەسەریان. لەبەرەوە ینی ڕێبەر ئاپۆ زۆر بەڕوونی دەڵێ ئەو دۆخەی کە هەیە، دۆخی مەسەلەن پرسی کورد پرسێکی ئاسایشی نییە، پرسی تیرۆر نییە، پرسێکی سەربازی نییە، بەڵکو پرسێکی سیاسی و حقوقیە. لەبەر ئەوەی پرسێکی سیاسی و حقوقیە تا ئێستا دەرگای حقوقی و سیاسی نەکراوەتەوە، بۆیە تونند و تویژی و پێکدادان هەیە.
مادام تون تویجی پێک دەدانێواتە دوو تەرەفەیە لەگەڵ یەکان شەڕ دەکەن ئەم دوو تەرەفە دەبێ هەردووکیان ئامادەجیان هەبێ بۆ ئەوەی کە ئەم پرسە قبولکەن پرسی ماف و ئازادی قبول بکەن ئەنجا ڕێبەر ئاپوەتوانێ ئەم دۆخی تون و تیژی پێکدادان وەرشەرخنێتە دۆخی دەستوری حقوقی و سیاسی حقوقی و سیاسی یانی چی ینی پرسی کورد پرسێکی دەستوریە پرسێکی حقوقیە لە هەمان کاتیشدا پرسێکی سیاسیە پرسی حقوقی یعنی چی یعنی دەبێت ئەم دەستورەی کە دەستوری کودەتاچیەکانە دەستورێکە کە نکۆڵی لەگەلی کوردەکە لە ماف و ئازادیەکانی کە گەلی کوردەکە پێویستە ئەم دەستورە گۆڕانکاری تێدا بکرێ دەستورێکی نوێی دیموکراتی دروست بێ یەک ئەمە دووەمیش پرسەکە پرسێکی سیاسی یاتە گەلی کورد ڕێگە بە گەلی کورد نادرێ خۆی بەڕێوە بە ڕێگە بە گەلی کورد نادرێ ئیرادەی سیاسی خۆی نیشان بدا ڕێگە بە گەلی کورد نادرێ کە بەشداری سیاسی دیموکراتیانە بکە کە مادام پرسێکی سیاسی هەیە پرسێکی حقوقی هەیە دەبێت بە حقوقی سیاسی چارەسەر بکرێت نەگوەک ئەوەی کە دەوڵەت باخچەلی و ئەردۆغان و کێوکێ دەڵێن ئێمە تیرۆ لە ناوبێن پێویستە بە نازانم بە تیرۆ لە ناو بچێ و تەمامە تۆ 100 ساڵە پرسی گەلی کورد قبول ناکەی بوونی گەلی کورد قبول ناکەی تورکیا 100 ساڵە بە یەک قاچ بەڕێوە ئاچێ لەسەر یەک قاچ وەستاوە طبعا لە دوای 100 ساڵ تۆ نەتوانی گەلی کورد لە ناو بێ گەلی کورد بەرخودانی کرد گەلی کورد ئەمڕۆ لە ئاستێکی وادایە کە وەکو کارکتەرێکی گەورەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە پانتایی سیاسەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا جێگەی گرتووە تۆ نەتوانێت گەلی کورد لە ناو بێ ڕاستە کوردیش نەیتوانین ئەو دەوڵەتە لە ناو بە بەڵام ئەویش نەیتوانێت گەلی کورد لە ناو ببە کەواتە دۆخێک هاتوتە پێش ئەوەیە کە ئەم پرسە بە دیالۆگ و دانوستاندن چارەسەر بێ ڕێگەی دیالۆگ و دانوستاندنیش ئەوەیە کە بڕوایان بۆ هەبێت کە پرسێکی ناوی پرسی کورد نەک پرسی تیرۆر یان پرسێکی ئاسایشی یان پرسێکی سەربازی یان پرسێکی نازام چی ئەمانە ئەم دەبێت ئەم چەمکانە واز لێبێ نەگەر وازێنێن کەواتە نیەت و نیاز و ئینێکی چارەسەریان نییە هەر تەنیا بانگەشەیەکە بۆ خۆڕزگارکردن لەو دۆخە تەنگەتاوی کە تێی کەوتون ئەمە خاڵێکی تریژەوەیە کە گرنگە ینی پەیامەکەی ڕێبەراپۆ پەیامێکە وەکڵێن خاڵی خستە سەر پیتەکان ڕوونی کردەوە کە هێشتا دۆخی نکۆڵی کردن دۆخی پیلانگێڕی گۆشەگیری بەردەوامە لەبەرەوە گەلی کورد ئامادە نییە بچێتە ناو ئامادە نییە وەڵامی ئەو جۆرە بانگەشانە بداتەوە کە هێشتان کورد وەکو بوون وەکو ماف وەکو ئازادی قبول ناکە لەبەرەوە بەڕای من ئەم پەیامێرە بەراپۆ وەڵامی هەموو کەسێکی دایەوە زۆر بەڕوونی زۆر بە کۆنکرێتی وەڵامی هەموو کەسێکی دایەوە وەڵامی دۆست و دژمنی دایەوە پەیامێکشی بە گەلی کووردا کە گەلی کورد پێویستە ئاستی تێکۆشانی خۆی بەرزتر بکە چکە هەر ئەو تێکۆشانەیە کە فاشیزمی تورکی ناچار بەوە کردەوە کە ئەمڕۆ بانگەشەوە کە کورد و تورک برانە ئەی باشە 100 ساڵە بۆشی نەیوتووە کورد و تورک برانە 100 ساڵە گەلی کورد قڕ دەکرێ 100 ساڵە گەلی کورد کۆمەڵکوژەکرێ نکوڵی لە ناسنامە لە کولتور لە زمانەکەی ئەکرێ بۆشی تۆ تا ئێستا قبوڵت نەکردووە بۆشی تاوەکو ئێستا لە بەرامبەر ئەمە قسەت لێوە نهاتووە کە ئێستا تەنگەتاو بووی دەڵێ وەڵا کورد و تورک برانە ئەی باشە مادام کورد و تورک برانە فەرموو با زمانی کوردی ببێتە زمانێکی فەرموو لە دەستور بگۆڕە و لە مادەی یەکەم و دووەم و سێمی دەستوری تورکیا بگۆڕە کە بڵێ تورکیا وڵاتی هەموو ئەو گەلانەیە کە لە تورکیا داژین وڵاتی چۆن وڵاتی تورکە وڵاتی گەلی کوردیشە وڵاتی عەرەبیشە وڵاتی لاز و چەرکەس و ڕۆمیشە ئەو کاتات این دەبێ ئەگەر تو بڵێ نا من ئەو سێ مادەیە ناگۆڕم و فەرمووەرە با پرسی کورد چارەسەرکەین ئەم شتانە هەمووی 100 ساڵە ئێمە گوێمان لێ بۆ قەوانێکە و دووبارە ئاکرێتەوە لەبەرەوە ڕێبەراپۆ لەم پەیامە کورتەیدا زۆر بەڕوونی لێنی کرد خاڵێکی تر من دەمەوێت باسی کەم کە پێگەی ڕێبەراپۆیە یعنی ڕێبەراپۆ وەکو مخاتەبی یەکەم و مخاتەبی ئەساسی پرسی کورد وەکو ڕێبەرێکی ئەم شۆڕشە وەکو بیرمەند و فێلسوفێکی ئەم گەلە پێگەیەکی خۆی هەیە یعنی کاتێک کە ڕێبەر ئاپۆ قسارەکە دوجار هەموو هەرکێ قساکە با قسە بکە بەڵام دوجار قسەی کۆتا لەلای ڕێبەر ئاپۆیە ڕێبەر ئاپۆ دەتوانێت لە ماوەیەکی زۆر کووردا یعنی ئەو پرسەی کە زیاتر لە 100 ساڵە هەیە کە پرسی ماف و ئازادی گەلی کووردە لە ماوەی هەفتەیەکدا ڕێبەر ئاپۆ دەتوانێت چارەسەری بکە
بەڵام کە تۆ کە ئەو دیری کردووە گۆشەگیریشی لەسەر داناوە دەڵێ فەرم وەرە پەرلەمان قسە بکە بێ قسەی چی بکە بڵێ چی یعنی لەبەر ئەوە ئەم شتە ڕێبەرافۆ زۆر ینی بەڕوونی وەڵامی دایەوە کە ئەو دۆخی لە ئیمرالیدا هەیە چییە گۆشەگیری هەیە لە بەرامبەر ئەو گۆشەگیریش لە ئیمرالیدا بەرخۆدان هەیە و پێویستە گەلی کوردیش بژوتنەوەی ئازادیش تەبگەری ئازادیش هەر کەسێکیش کە باوەڕی بە ماف و ئازادی و تێکۆشانی ئازادی هەیە پێویستە لەو بەرخۆدانەدا بەشدار بێ ینی ئەوەی کە زۆر ڕوون و بەرچاوە ئەوەیە. مامۆستاگیان زۆر سپاس. من ئەوەی کە تۆش باسی کرد ئەبینی ینی ڕێبەراپۆ لە پەیامەکە بەڕوونی ئەڵێ کە ئێمە ئامادەین بۆ ئەم پرۆسەیە بەڵام دەوڵەتی داگیرکەری تورک هەر ئەو هێرشانی کە ئێستاکە دەستی پێکردو بۆ سەر ڕۆژاوا و ئەو ترسی کە ئێستاکە لە ئاڵۆزیەکانی ناوچەکە هەیەی پێشانی داوە کە هیچ ئامادەنی و تۆوتنی هەر قەوانێکە و دووبارە ئەبێتەوە جا پەیوەست بەوەشەوە ینی منەوەی کە مەوێت لێرە سەرنجی ڕابکەشمە سەر گرنگی چالاکیەکەی ئەنقەرەیە ینی ئەم چالاکیە گرنگی چی بوو لەم کاتەیە وەک خۆشمان گوێمان لێ بوو کە نەپەگا ئەڵێ ئەم چالاکیە پەیوەندی بە ئەو پرسەوە نەبووە کە ئەگوزارێت بەڵکو چالاکیە بووە کە پێشتر پلانی بۆ دانراوە و هاوکاتیش بووە لەگەڵ ساڵیادی شەهید بەریتانە گرنگی ئەم چالاکیە چیە بەڕای تۆ مامۆستاگیان؟ یعنی لە ڕاستیدەم چالاکێکی زۆر گرنگ و مێژوویە هەر لێرەوە سەر ڕێز و نەواسش بۆ هەردوو شەهیدی گیانبازی ئەم چالاکیدا دادەنوێنم سلااو ڕێز لە ڕۆحیان دەکەم. ئەم چالاکێ گرنگە چالاکێکی مێژوویە بەڵام چالاکەکە لە چ کاتێکدا ڕوویداوە بۆ ڕوویداوە بۆ لەسەر چ بنەمایەک ئەم چالاکی ئەنجام درراوە دەبێت بەر لە هەموو شتێک تێبگەین کە ئەم چالاکیە لە دۆخێکدا ڕوویداوە کە دۆخی شەڕە یعنی دۆخی ئاشتی نییە بڵێن دۆخی ئاشتی هەیە لە دۆخی ئاشتیدا ئەم چالاکی ڕوویدا تەنان نەک ئاشتی دیالۆگ و دانوستاندنیش لە ئارەدانیە کوا دیالۆگ کوا دانوستاند کوا دیالۆگ و کوا دانستنە لەبەرەوە ئێستا مەسەنن دەوڵەتی تورکیا بۆ یەک دەقەش نەک بۆ یەک ڕۆژ بۆ یەک دەقەش دەستبەرداری هێرش و شاڵاوەکانی نەبووە لە بەرامبەر گەلی کورد چ لە باکوور چ لە باشوور چ لە ڕۆژاوا لە هەموو شوێنێک هێرش بۆ سەرگەری کوردەکە ئێ باشە گەلی کورد مافی ئازادی مافی خۆی هەیە بەرگری لە خۆی بکە مافێکە ڕەوایە کە بەرگری لە خۆی بکە بەرگریش لە خۆی دەکە ینی دەبێت دەوڵەتی هەندێک کەس دەڵێن ئەوە چی ئەم چالاکێ لە پێواژێدا کا پێواژە چی هە پێواژەکە پێواژەی شەڕە نە دەوڵەتی تورک ئاگربەستی ڕاگەیاندووە نە هەپەگە ئاگربەستی ڕاگەیاندووە نە کەجەکە ئاگربەستی ڕاگەیاندووە دۆخی شەڕە ینی تۆ گەلی کورد لەو دۆخە دەرچووە کە بە کەوچکێک ئاو بکەوێتە مەلەوە یان فرتوفێڵ و تەڵەکە بازەکانی عوسمانیەکان هەڵ بخەڵەتێ کورد لەوەدا دەرچووە ینی کورد ئەمڕۆ خاوەنی ئازمووی 50 ساڵ تێکۆشانە و تا ئەو دقەی چارەسەری دێتە دی تا ئەو دقەی ئاشتی دێتە دی وەکو چۆن دەوڵەتی تورکیا هێرش دەکا گەلی کوردیش مافی بەرگری ڕەوا هەیە ئەم چالاکی کە ئەنجام دراوەت لە چوارچەوەی بەرگری ڕەوادا ئەنجام دراوە و چالاکەکەش هەمان ڕۆژ و هەمان هەفتە ئامادەکاری بۆ نەکراوە دیارە یعنی چالاکێکی بەم شێوەیە گەورە چالاکێکی وا کە ناوەندێکی پیشەسازی فڕۆکە و درۆن بە ئامانج وەربگرێ ئەمە دیارە ئیشی چەندین مانگ و چەندین ڕۆژ و ینی فترەیەکی زۆرە ئەوە هینێک نییە ئەو درۆنەی ئەو شوێنەی کە بە ئامان گیراوە ڕۆژانە خەڵکی مەدەنیە کوژێ ژن و منداڵ و شۆڕژگێران و ئازادی خوازان دەکوژێ هێرش دەکاتە سەرگەری کوردستان ئەو ناوەندە ڕۆژانە خەڵکی مەدەنیە کوژێ خەڵکی مەدەنی شەهید دەکات ئەو لەبەر ئەوە ینی ئەم چالاکی کە ئەنجام دراوە لە چوارچێوەی بەرگریەوەدا ڕوویداوە و هیچ دۆخێکیش نییە کە بڵێ وەڵە ئاشتی و ماشتی و شتیوە لە کۆرەدانە کوا چی هەیە ینی گەلی کورد ناتوانێت گوێ لە قسە لێدوانێکی باخچە لی بدا بڵێت تەواو وەڵایتر بکەوێتە هەلەکە سەما بکە بڵێت تەواو هەموو شتێک دەستوانی هەشتیوانیە و گەلی کوردیش بەم فرتوفێڕانە هەڵ ناخەڵەتێ چالاکێکە
بەڕای من ئەم چالاکیە پرۆسی ئەگەر پرۆسەیەک هەبێ ناوی ئاشتی بێ ئەم چالاکی پرۆسی ئاشتی بەهێزتر دەکات. ئەم چالاکی وا دەکات کە تورکیا تێبگا ئەم بزوتنەوەی ئازادیە گەری کورد دەستی بە هەموو شوێنێکدا دەکات تەنانەت ستراتیژیترین شوێنی دەوڵەتی تورکیا جانبازانی ئازادی جانبازانی ئاپۆیی دەستیان بە هەموو شوێنێک دەکات. یعنی ئەوە بەڕای من ئەوە نەک زیانی بۆ دیالۆگ و دانوستاندنیان عینێکی ئاشتی هەیە کە لە ئاراژدانی ئەم شتانە لە ئاراژدانی بەڵکو دەستی ڕێبەر ئاپۆ بەهێزتر دەکا لە دانوستاندندا مرۆڤ دەتوانێت بڵێ ئەوە فەرمو ئێمە لە هێزەوە داوای ئاشتیەکەین لە هێزەوە دەستی ئاشتی بۆ دەستی ئاشتی درێژ دەکەین لە هێزەوەی نەک لە لاوازیەوە. بەڵام تورکیا ڕاستیەکەی تورکیاوانە تورکیا لەو پەڕی دۆخی لاوازی و تێکەڵ و پێکەڵی و گێژاودایە یعنی هەم لە ناوخۆیدا هەم لە دەرەوەیدا هەم لە ئاسی ئابووری و کۆمەڵایەتی و سیاسیدا هەم لە سیاسەتی ناوخۆیدا هەم لە سیاسەتی دەرەوەیدا ینی کەوتۆتە دۆخێکەوە کە لە تەمەنی 100 ساڵەی دەوڵەتی تورکیادا جاری یەکەمە بکەوێتە ئەو دۆخەکە ئەوەی کە ئەمڕۆ هەڕەشەی لەسەرا نەک تەنیا حکومەتی ئەکەپەیە خودی دەوڵەتی تورکیا هەڕەشەی لەسەر یعنی خودی دەوڵەتی تورکیا وەکو دەوڵەت وەکو کیانێکی دەوڵەت لەژێر هەڕەشەی هەڵوەشاندنەوەدایە چونکو 100 ساڵە خیانەتی لەگەلی کورد کردووە 100 ساڵە نکوڕی لەگەلی کوردەکە ئەو کوردەی کە بەیەکەوە کۆماریان دامەزران تۆ 100 ساڵە خیانەتی لە بەرامبەرگەلی کورد کردووە کوردی لە دەرەوەی سیاست لە دەرەوەی بوون لە دەرەوەی ماف و ئازادەکان هێشتوتەوە تۆ دوای 100 ساڵ داوای لە کورد دەکەی وەرە بابرابین تۆ 100 ساڵە خیانەت دەکەیت 100 ساڵە خیانەت لەگەلی کورد دەکەیت 100 ساڵە کۆمەڵکوژی کورد دەکەیت تۆ ئێستا داوای لەگەلی کورد دەکەی فەرموو گەلی کورد وەرە بابرابین چۆن برابین تۆ مافی من زمانی من هەبوونی من ئازادەکانی من قبول ناکەیت ستاتۆی سیاسی من قبول ناکەیت دەستور ناگۆڕی ئێکەواتە چ لەبەرەوە ئەم چالاکیە ڕێک لە کاتی خۆیدا ئەنجام درراوە هیچ پەیوەندی بەو بارودۆخەشەوە نییە ینی بەڕای من ئەم چالاکیە دۆخی هەنگاونان بەرەو دیالۆگ بەرەو دانوستاندن ینی دەبێتە هەنگاوێکی بەهێزتر بۆ ئەوەی کە دەوڵەت زیاتر ناچاری ئەوە بکرێتکە گەلی کورد قبولکە ناچاری ئەوە بکرێتە بە ئاشکرا دانوستاندن لەگەل گەلی کوردکە دیالۆگ لەگەل گەلی کوردکە بە ئاشکراش مەرج و داخوازەکانی گەلی کورد قبول بکە یعنی ئەم چالاکیە هیچ چینێکیان نییە هیچ زیانێکی نەبوو بەڵکو ڕێک بە پێچەوانەوە لە کات و ساتی خۆیان ئەنجام درراوە. مامۆستا دووشت کە باسە کرد تۆ باسی دەستوری تورکیا کرد من هەرە بۆ ئاماژەیەک تۆ خۆش ئاگداری تەوان ئەوەنە لە کورد دەترسن ئەوەنە لە گەلی کورد دەترسن ئەوەنە لە ئازادی خوازیە ترسن لە دوای ئەو سێ بەندەی یەکەمی هاتووە دووبارە ئەوەی چوارەمی داناوەتەوە لە دەستوری تورکیا کە ئەڵێ نابێ گۆڕانکاری بەسەر ئەو سیانەی پێشترا بێتەوە یعنی تۆ سیر کە چەندێ لە کورد دەترسن ئەمان ترسەکان بەرامبەر گەلی کورد چەندێ زۆرە هەڵبەتە باسی ئەوەشە کرد کە شکستی دەوڵەتی تورکیادا ئێستاە شکستی هێناوە لە سیاسەتی دەرەوەیە جا لە سیاسەتی دەرەوە چ لە بەرامبەر رووسیا چ لە بەرامبەر ئەمریکا چ لە لە باشووری کوردستانی ئێستا کە شکستیانە و شکستش لە شکستی پەدەکە لە هەڵبژاردننی ئەم جارەیانی ڕاستە 39 کورسی ناوە هێشتاکە و ئەمڕۆکەش کۆمیسیۆن دووبارە ئەنجامی کۆتایی هەڵبژاردننی ئاشکرا کرد بەڵام ئەم 39 کورسیە لە حاڵێتێکەوەیە کە ئەخیرجار پەدەکە بەتاقی تەنیا حکوومەتی تەشکیلە کرد توانای ئەوەیە بەتاقی تەنیا حکوومەت تەشکیلکە ئەوە هەم باشی کرد ینی هەرچی قەرارێک پێی خۆش وایە دەریە کرد ئێستاکە توانایی لە دەستداوە جاگەر لە بەرامبەر هێزێکی وە گیانەکە بێت لە بەرامبەر هێزێکی نەوەی نوێە بێت لە بەرامبەر هەر هێزێکی دیکەی کوردیا بێت ئێمە ئەوە ئەبینین کە ئەوەی کە سیاسەتی دەرەوەی تورکیا تەطبیقەکە لە باشووری کوردستان پەدەکەش لێرە شکستیانەوە کە دووبارە شکستی تورکیا ڕای تۆ لەسەر ئەنجامەکانی هەڵبژاردن و پێشبینی و چییە بۆ ئەم خولەی هەڵبژاردن ئەم خولەی پەرلەمانی هەرێمی کوردستان یعنی ئەم هەڵبژاردنە هەڵبژاردنێکی وەکو پرۆسا هەڵبژاردنێکی زۆر گرنگ بوو ئەنی بۆیش خەڵک بە تامەزرەوە کە پێی وابوو ئەم هەڵبژاردنە ئیتر سەختەکاری تێدا ناکرێ
هیچ دیزاینکردنێکی پێشوەختەی تێدا ناکرێ لەبەرەوە هەڵبژاردنێکی گرنگ بوو کە خەڵک بەشداری کرد بەڵام خەڵکەکەیان هەر خەڵەتاند یەک دوو ئەو دەنگانێکی ئێستا هەیە ئەم دەنگانەشی پارتی نییە یعنی ئێمە زۆر ورد لەسەر پێگەی پارتی لەناو ینی پەدەکە لەناو باشووری کوردستاندا دەزانین هەموو دەنگەکانی کۆکەیتەوە لە 5 کورسی بۆ 7 کورسی زیاتر نایێنێ هەموو دەنگەکانی کۆکەیتەوە لە 5 کورسی بۆ 7 کورسی ناهێنێ یعنی ئەگەر ئەم هەڵبژاردنە دیزاینی پێشوەختە نەکرابووایە واتە دەستکاری پێشوەختە نەکرابووە کە دەستکاریەکە لە دەرەوەی هەرێمی کوردستانەوە کراوە نەکرابووایە پارتی لە 5 کورسی بۆ 7 کورسی زیاتری نەدەهێنا ئەمە یەک دوو یعنی ئەمە تەڵام بۆ یەکگرتووی ئیسلامیش ڕاستە یەکگرتووی ئیسلامیش لە 2 کورسی زیاتری نەدەهێنا بەڵام دیزاینیان بۆ کرد و ئەمەیان کرد من دەمەوێت دوسێ شت لەسەرم بابەتە بڵێم نازم چەندە دەرفەتمان هەیە یان نا من دەمەوێت زۆر بەڕوونی بڵێم ئەم ئەنجامەی کە ئێستا دەرکراوە ئەنجامی ڕاستەقینەی خەڵکی باشووری کوردستان نییە بە هیچ شێوەیە ئەم ئەنجامەی کە ئێستا هەیە بریتیە لە سەر لە نوێ ینی دەستێوەردانی دەرەکی بۆ دیزاینکردنەوەی سیاست و دەسەڵات لە باشووری کوردستاندا ئەوەندەی کە من لی تێگەیشت بم ئەم دیزاینە بە سەرپەرشتی ئەمریکا کراوە بە سەرپەرشتی ئەمریکا کراوە پێگەیەک بۆ پەدەکە دانراوە پێگەیەک بۆ یەکێتی دانراوە پێگەیەکیش بۆ هەندێک حزبی تر دانراوە بۆ ڕازیکردنی داخوازەکانی تورکیا و لە هەمان کاتێشدا ئەو داخوازەکانی ئێران و عێراقیش لەمەدا بەشدارە کەواتە ئەوەی کە دیزاینی کردووە تورکیا ئێرانە عێراقا بە سەرپەرشتی و بە هەڵکردنی چرای سەوزی ئەمریکا ئەمە بۆچی کراوە بەڕای من ئێوە ئەزانن ناوچەکە لە بەردەم گۆڕانکاری گەورەدایە تەواوی ناوچەکە لە بەردەم دیزاینکردنەوەیەکی نوێدایە ئەو دیزاینکردنەی کە ئێستا لە هەرێمی کوردستان لە میانەی ئەنجامی هەڵبژاردنەکاندا کرا بەڕای من ئەمە سەر لە نوێکردنەوەی ئیتفاقی واشنگتۆنەکە لە ئۆکتۆبەری ساڵی 1998 ئەنجام درا ئیتفاقی واشنگتۆن کە لە نێوان تاالبانی و بارزانی بە سەرپەرشتی ئەمریکانی ئۆڵبرایت ئەنجامدرا کە گوتیان ئێوە بە ئیدی شەڕی یەکتر مەکەن فەرمو ئێوە بەیەکەوە حکومت بەڕێوە ببن ئێمە ئامادەکاریمان هەیە بۆی کە مداخلە و دەستێوەردان بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست بکەین کە ئەو کاتە ئامادەکاریان بۆ ڕوخاندنی ڕژێمی سەدام دەکرد بەم شێوەیە و لە بەرامبەر گەری کوردیشدا لە بەرامبەر ڕێبەر ئاپۆژە پیلانگێریەک دەستی پێ کرد وەکو باسم کرد پیلانگێری 9 ئۆکتۆبەری 98 ئەم دیزاینکردنەوەیە بەڕای من دیزاینکردنەوەی ئەنجامەکانی هەڵبژاردن وەکو نوێکردنەوەی ئیتفاقی واشنگتۆنە کە لە ساڵی 1998 بەڕێوەچوو هەم دژی بژێتنەوەی ئازادی بوو هەمیش کۆتایی هێنام و بە شەڕی نێوان یەکێتی و پارتی ئەمە خاڵێکی بەو شێوەیە بەڵام ئەم دیزاینکردنە بەشێکە ینی ئەم دیزاینکردنی ئەنجامی هەڵبژاردن بەشێکە لە دیزاینکردنەوەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە بە سەرکێشی ئەمریکا و ئیسرائیل و بریتانیا و ئەوانە بەڕێوە ئاچێ طبعا تورکیا بۆ ئەوەی کە بۆی تورکیا ڕازیکەن دەبێت پەدەکە ئەنی بۆی کە یان دەستێوەردانی تورکیا هەژمونی تورکیا لەسەر باشووری کوردستان ینی وەکڵێن پێگەیەکی پێ بدەن پارتی ئەو ژمارە زۆرەیان داوە بە پارتی ئەگەر نا پارتی بۆ خۆی لە 5 کورسی بۆ 7 کورسی زیاتر نایێنێ ئەگەر هەڵبژاردنەکە کەمێک دیموکراسی بێ ناڵم زۆر کەمێک دیموکراسی چکاگە دیموکراسیەت هەبێ دەبێت پارتی و سەرانی پارتی هەمووی بخرێنە کونجی زیندانەوە چکە هەم لە بەرامبەر ئەو خیانەتی بەرامبەر گەلەکەیان و بەرامبەر نیشتیمانەکەیان و بەرامبەر وڵاتەکەیان و ئەو هەموو دزی و تاڵانی و گەندەڵەی کە کردویانە یعنی دەبێت بخرێنە کونجی زیندانەوە بەڵام ئەگەر کەمێک هەڵبژاردن دیموکراسی بووە پارتی لە 5 کورسی زیاتر نەدێنا لەبەرەوە ئەو ڕاستیە دەبێت ئەو تابلۆی کە ئێستا لە ئەنجامی هەڵبژاردنەکە دەستنیشان کراوە ئەوە تابلۆ ڕاستەقینەکەی کۆمەلگای باشوور نییە کۆمەلگای باشوور سەدا 98 دژی پارتیە
دژی پارتیە دژی جەماوە دژی سیاسەتەکانی پارتی ئەوە دژی بنەماوێ بارزانانی ئەمە ڕاستیەکە لە باشووری کوردستاندا یەکلایی بۆتەوە بەڵام ئەوەی کە ئەو دیزاینەکە کراوە ئایا ئەمە لەگەڵ خۆیان حکوومەت دێنێ نایێنێ هێشتا دیاریش نییە ینی حکوومەت ئایا دروستە بێ یان دروست نابێ ئەو حکوومەتە دروستە بێت چەندە سەرکەوتو دەبێت چەندە سەرکەوتو نابێ ئایا هەڵبژاردنێکی دیکەی پێشوەختە ئاکرێتەوە ناکرێتەوە چونکو ئەو دیزاینکردنەوەیە مایە قبولکردن نییە ئەگەر سبێنێ هەڵبژاردن بکرێتەوە بەم شێوەیە کە ئێستا بکرێتەوە دەکەس ناچێتە هەڵبژاردن دەکەس ناچێتە دەنگدان چونکە ئێتاگە مادام تۆ دیزاین دەکەیت دیزاین لە دەرەوە دەکرێت خەڵک بۆچی بچی دەنگدان بچێتە بەشداری دەنگدان بکە لەبەرەوە خەڵک ئومێدێکی زۆریان بەو هەڵبژاردن هەبوو بەڵام ئەو ئومێدێکی خەڵکیشیان شکان تەمان خەڵکیش هەروە بێدەنگ و بێ هەڵوێست نابێ لە بەرامبەر ئەمە ئیتر ئەمە لەگەڵ خۆیان ینی ئەم ئەنجامی هەڵبژاردن ئەو دیزاینکردنەوەیە باشووری کوردستانی جارێک دەخستۆ ناو گێژاوێکی قوڵتر گەورەتر و سەختتر مامۆستا من هەرچەنە کاتمان بەرەو کۆتاییە ڕات بەڵام یەک شتی تر کە زۆر گرنگە لێرە ئاماژەی پێ بدرێ ئەویش لە شاری دهۆکی خۆشەویست کە ئێستاکە لەلایەن دەوڵەتی داگیرکاری تورکەوە ئەو هەموو داگیرکاری لێ ئەنجامە درێت پەدەکە 400,000 دەنگی هێنابوو ئەوەی کە لە دوای ئەو هاتووەنەوەی نوێیە 46,000 هێناوە یعنی برادێک لێرە دەنگت باش نایە هاوڕێژیان دەنگت باش نایە ببوورە مامۆستاگیان ئەڵێم ئەوەی کە زۆر جێی سەرنجاوێ لە شاری دهۆ کسڕای هەموو ئەو داگیرکاریانی دەوڵەتی داگیرکاری تورکیش کە ئێستاکە لەوێ بەڕێوەچێت پەدەکە بە شێوازێک گەندەڵی کردبوو لە هەڵبژاردنە 400,000 دەنگی هێنابوو لە دوای ئەوە کە هاتووە نەوەی نوێیە 46,000 دەنگی هەیە ینی هەر بۆ خۆی کە ئایبینی برادێکیش دەڕێک بە نەسەوتی ئەوتی لە سەردەمی بەعسەکات کە چەندێ گەندەڵی تیاکراوە 400,000 دەنگ بۆ یەک پارتێک یعنی باش لە پرسیارەکە تێنەگەیشتم بەڵام نەوەی نوێش بەشێکە لەو دیزاینە ینی ئەوەی نەوەی نوێش هەر بەشێکە لەو دیزاینە نەوەی نوێ نە ئۆپۆزیسیۆنە نا بزوتنەوەیەکی ئۆپۆزیسیۆنە نا بەرنامەی هەیە نە ستراتیژی هەیە نە هەڵوێستی بەرامبەر داگیرکەری هەیە نە هیچ شتێکیشی پێ دەکرێەوە پیۆنێکە لە نێو ئەو دیزاینەدا بەکاری دێنن بۆ زیاتر پاسەندکردنی سیاسی ئەگەر ینی ئەوەی نەوەی نوێش دەنگی هێناوە ینی بەشێکە لەو دیزاینکردنە ینی شتێک نییە بێت چونکو ینی مەسەن لەسەر چ بنەمایەک ئەم دەنگانەی هێناوە چی کردووە مەسەر ئەم دەنگانەی هێناوە بانی مەسەن چینێکی کاریزمای هەیە چی هیچی نییە شتێکی نییە کەواتە ئەمیشی بەشێکە لە دەستێوەدانی ینی دەرەکی لە دیزاینکردنەوەی لە ئەنجامی هەڵبژاردنەکاندا مامۆستا من حەزمە کرد زیاتر درێژە بم بابەتەش بدەین بەتایبەت پرسی هەڵبژاردننی هێرێم کە لە ئێسایە زۆر گرنگە بەڵام کاتی من بەرەو کۆتاییە ڕات چەندەها چەند خولێکێکم ماوە ئەگەر هەروتەیەکتان هەبێت بۆ لەسەر دۆخەکە و بۆ بیسەران تاوەکو و گوێداری بن پاشەوە کۆتایی بە بەرنامەکایەنین یعنی ئەگەر مەبەستە دۆخی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بەڵێ مامۆستا یعنی ئەو دۆخی ئێستا کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا هەیە بۆ خۆی دۆخی جەنگی جیهانیە جەنگێکی جیهانیە جەنگی سێمی جیهانیە بە کورتی بە پوختی باسی بکەم لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا 7 پرۆژە هەیە سێ پرۆژەیان جیهانیە کە یەکیانی ئەمریکا یەکیانی رووسیا یەکیانی چینە پرۆژەی جیهانین لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیدا دەیانەوێت هەژمونی خۆیان پەیداکەن چکە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ناوەندی دنیاە 4 پرۆژەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی شەیە تورکیا پرۆژەیە کە عوسمانیەتی نوێیە ئیمپراتۆرەتی عوسمانی نوێ بکاتەوە ئێران پرۆژەیەکێک کە سەفەویەتی نوێیە یان شیعەگەراییە یان بڵێن کەوانی شیعی پێڵێن سعودیاش پرۆژەی هەیە بە ناوی پرۆژەی سونەی نوێ پرۆژەی ئیسرائیل هەیە ئەم 7 پرۆژەیە هەم دژیەکن هەم لە ناو یەکدان هەم لەگەڵ یەکن هەم لە بەرامبەر یەکیشدا لە ناکۆکی ملەنێدانە یەک دوو ئەم پرۆژانە هەمویان یەک ئامانجیانەیە هەر یەکەیان دەیەوێت ببێتە ئیمپراتۆریەت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا
يعني توركیا دەیەوێت ببێتە عوسمانیەتێکی نوێ ئاوا بکە، ئێران دەیەوێت سەفەویەتێکی نوێ ئاوا بکە، ئیسرائیل دەیەوێت لە ڕێگەی پرۆژەی ڕێی داودی پێڵێن ڕۆژهەڵاتی ناوەڕاست بخاتە ژێر هەژمونی خۆی، سعودیا بە هەمان شێوە، ئەمریکا و رووسیا و چینیش بە هەمان شێوە دەیانەوێت ببنە ئیمپراتۆری جیهان، بەڵام بۆی کە ببنە ئیمپراتۆری جیهان دەبێت دەست بەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بگرن. ئەم حەوت پرۆژەیە، هەم سێ پرۆژە جیهانێکەوە، هەم چوار پرۆژە کەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست، هەمیان دەیانەوێت ببن بە هەژمونی خۆیان زیاتر بکەن، ببن بە ئیمپراتۆر. بەڵام زمانی ئیمپراتۆریەتگەرایی بەسەر چووە، ئەوە یەک. لەبەرەوە ئەم شەڕە بەردەوام دەبێت، درێژە ئاکێشێ. ڕاستە دەیانەوێت دیزاینکردنەوەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بکەن، بەڵام ئەم دیزاینکردنەوەیە نانەوێت پێگەیەکی کورد هەبێ، بەڵام ئەمە لە کاتێکدا کورد ئەمڕۆ هینی هەیە، یعنی لە بەرامبەر ئەو حەوت پرۆژەیە کوردیش پرۆژەیەکی هەیە، پرۆژەی کۆنفیدرالی دیموکراتیکی هەیە، پرۆژەی ئەوەی هەیە کە گەلان بتوانن گەلانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بتوانن یەکێتیەکی دیموکراتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ئاوا بکەن وەک لە یەکێتی ئەوروپا بەهێزتر و دیموکراتیتر. کوردیش پرۆژەیەکی هەیە لە بەرامبەر ئەو حەوت پرۆژەیە. لەبەرەوە ئەوەی کە ئێستا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا دەگوترێ ئەو حەوت پرۆژەیە هەم لە بەرامبەر یەکتر و هەمیش لە بەرامبەر پرۆژەی گەلی کورد کە پرۆژەی بژوتنەوەی ئازادیە، پرۆژەی ڕێبەر ئاپۆیە لە نێوان شەڕ و ململانێ و ناکۆکی دانا. طبعا لەم دۆخەدا ینی دیالکتیکی پەیوەندی ناکۆکی لە نێوان هەموو پرۆژانەدا هەیە، ینی هەم لە ناو پەیوەندیدان هەم لە ناکۆکی دانا لەگەڵ یەکتر. ئەو شەڕە بەردەوام دەبێت. ئەو دەوڵەت نەتەوانەی کە ئێستا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا هەیە وەکو تورکیا و ئێران و عێراق و سووریا و لوبنان و ئیسرائیل، ئەوانە هەمووی لەبەردەم لەبەردەم گۆڕانکاری و هەڵۆشانەوەی ئەو فۆرمی دەوڵەت نەتەوەیە کە 100 ساڵە بەردەوام بووە. بەڵام بەدیری ئەو دەوڵەت نەتەوانە ئایا ئیمپراتۆریەت گەراییە یان دەبێت دیموکراسی بێت؟ ینی ئیمپراتۆریەت گەرایی بێ ئەنجام ناگرێ. ینی مفەرمەوە پرۆژەی تورکیا شکستی هێنا، پرۆژەی ئێران شکستی هێنا، پرۆژەی سعودیا بیکە بە بەشێک لە پرۆژەی ئەمریکا ئیسرائیل، ینی ئەم پرۆژانە هەمیان هیچ ئەنجامی نەگرت. پرۆژەی ئیسرائیل ئەمریکاش لەم دۆخەدا ناتوانێت ئەنجام بگرێت، تەنیا دەتوانێت شەڕ و گێژا و پێکدادان بەردەوام پێ بدا. پرۆژەی کورد چییە؟ پرۆژەی کورد ئەوەیە کە هەم گەلی کوردستان ببێتە خاوەن ستاتۆی خۆی، قوارەی خۆی، هەمیش گەلانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە چوارچێوەی کۆنفیدرالیەکی دیموکراتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا، یعنی یەکێتیەکی دیموکراتیانە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ئەنجام بدرێت. لەبەرەوە ئەم شەڕە بەردەوام دەبێت، یعنی دەیانەوێت زیاتر تەنازول بە یەکتر بکەن، سازش بە یەکتر بکەن، هێرشەکان ئین دەبێت، بەڵام دەبێت ئەومان لەبیر نەشێ ئەو شەڕی کە ئێستا هەیە، ئەو شەڕی کە ئێستا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا هەیە، ئەم شەڕە تا ئەم دەقەیەش لەژێر کۆنترۆلدایە، یعنی لە کۆنترۆل دەرنەچووە. ڕاستە بەدەیان هەزار کەس حتا سەدان هەزار کەس کوژرا و بریندار هەیە، چەندین وڵاتی وەکو فەڵەستین و لوبنان و سووریا وێران کراون، بەڵام دەبێت ئەوەمان لەبیر بێت کە هێشتا شەڕەکە لەژێر کۆنترۆلی خۆیاندا، ینی ئەو هێزانەی کە لەگەڵێکا شەڕ دەکەن لە بەرامبەرێکا شەڕ دەکەن لەژێر کۆنترۆلیاندا، ینی شەڕەکە لە کۆنترۆل دەرنەچووە، چونکو شەڕەکە لە ئاستی مامناوەندا هێشتا نەبووتە شەڕێکی بێ کۆنترۆل و شەڕێکی گشتگیر. ینی ڕاستە شەڕەکە شەڕی جیهانی سێمە، بەڵام بەم شێوەیەدا بە تەسەووری من پێویستە گەلی کورد هێڵی سێمی خۆی بپارێزێ، تەرەفگیری نەکا لە هیچی یەکێک لەو هێزانە و لەسەر تێکۆشانی خۆی بۆ دیموکراتیزەکردنی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ چارەسەری پرسی کورد بەردەوام بێ. مامەساگیان زۆر سپاس، من بەرجی حەز نەکرد زیاتریش بەردەوام بووینە لەم پرسە، بەڵام بەرنامەی تر بەدوێ بەرنامەکەی بنیشە دێت، لەبەرەوە دەبێت لێرە کۆتایی پێبێنم. زۆر سپاس بۆ بەشداریکردنت و زۆر سپاس بە وتەکانت، دڵنیام بیسەرانی دەنگی گەلیش زۆریان پێ خۆش بووە کە ئەمڕۆ کە تۆ میوانی بەرنامەوەیتە لەگەڵمانە. دووبارە زۆر سپاس بۆ ئێوەش، هەربژین سڵاو و ڕێزمەیە بۆ هەموو بیسەران. زۆر سپاس. بەڵێ بینەرانی گفتوگۆی ڕووداوەکان و بیسەرانی گفتوگۆی ڕووداوەکان و ڕادیۆی دەنگی گەل، دەستان خۆش بێت تاوەکو ئێستاکە لەگەڵمانە بوون. زۆر سپاس، هیوادارم ڕۆژتان پڕخێر بێ.
گفتوگۆی ڕووداوەکان ڕوودا و پێشهاتەکان گفتوگۆ دەکات. گفتوگۆی ڕووداوەکان بەرنامەیەکی سیاسیە هەموو ڕۆژانی چوارشەممە کاتژمێر 11 پێشنیوەڕۆ پێشکەش دەکرێت. گفتوگۆی ڕووداوەکان هەفتانە لەسەر ڕوودا و پێشهاتەکان گفتوگۆ دەکات.